بەهۆی جەنگەکانی عێراق و تێکەڵبوونی ئاوی ئاوەڕۆ و پاشماوەی پزیشکی بەسەر چاوەکانی ئاوی وڵاتەکە، ئەو ئاوەی دەگاتە هاوڵاتیان دووچاری پیسبوون و تەنانەت جاراوی بوون بووە و شیاوی خواردنەوە نییە، بە تایبەت لە بەغدادی پایتەخت کە ڕووباری دیجلە سەرچاوی سەرەکی ئاوی خواردنەوەی هاوڵاتیانە. گرفتەکە لەوەدایە ئاو کەم بۆتەوە و داهات کەمە و بارانیش کەم بۆتەوە، بۆیە ناکرێت بەهۆی هەڵی دامەزراوەکانی دیکەوە کە ئاو پیس دەکەن وەزارەتی سەرچاوەکانی ئاوی کلدراوە بەربداتەوە. بەهۆی وشکە ساڵی و گۆڕانی ئاوهەوا و کەم بەردانەوەی ئاو لەلایەن تورکیا و ئێرانەوە بۆ عێراق، سەرچاوەکانی ئاوی عێراق ئاستی ئاویان بەراورد بە ساڵانی ڕابردوودا بەزیوە. ئەوەش بە پێی وتەی شارەزایان پیسبوونی ئاوی زیاتر کردووە. پڕێکی زۆری ئاوی پیسی ئاوەڕۆکان بەبێ چارەسەرکردن و پاڵاوتن تێکەڵ بە ئاوی ڕووبارەکان دەکرێن، بەشێکیان چارەسەرێکی کەم دەکرێن، هەندێکیشان ڕاستەوخۆ بە پیسی و بێ هیچ پاڵاوتن و چارەسەرکردنێک فڕێ دەدرێنە ئاوی ڕووبارەکانەوە. ڕێکخراوی یونیسف بە هاوکاری حکوومەتی عێراق سێ وێزگەی بۆ پاڵاوتنی ئاوی پیس و پاشماوە پزیشکیەکان لە شاری پزیشکی بەغداد دامەزراندووە. بەو پێی ناوەندێکی گەورەی پزیشکیە و 300 قەرەوێڵە لەخۆ دەگرێت و ڕۆژانە پاشماوەیەکی زۆر دەخاتە ڕووباری دیجلەوە، بەڵام بەراورد بە قەیرانەکە قەبارەی چارەسەرەکە زۆر بچووکە. سێ وێزگیان بۆ دامەزراندووین کە توانای هەریەکێکیان پاڵاوتنی 200 مەتر سێجە ئاوی پیسە لە ڕۆژێکدا. وێزگەکان تایبەتن بە پاڵاوتنی ئاوی پیسی نەخۆشخانەکانی خانەی پەرستاری تایبەت و مناڵانی فێرکاری و سووتانی پسپۆڕی. پیسبوونی سەرچاوەکانی ئاو دەستەبەرنەکردنی ئاوی پاک و سازگاری خواردنەوە بەشێک لە هاوڵاتیانی ناچار کردووە بە بوتڵ و دەبا ئاو بکڕن، بەڵام ئەوەش لە توانا و بەردەستی هەموواندا نییە. بۆ کارێک کە بە پێی وتەی ئامارەکانی تەندروستی بۆ تا هۆی بڵاوبوونەوەی نەخۆشی و تەندروستی مرۆڤەکانی ڕادەستی چارەنووسێکی نادیار کردووە.